دەوڵەتی تورکیا لە مێژە بڕیاریدایە باکووری عێراق ئەو ناوچانەی کە پێی دەگوترا ویلایەتی شارەزور و ویلایەتی مووسڵ بخاتەوە ژێڕچێفی خۆی لە 1920 کاتێ دەوڵەتی عێراق دروستە بێت لەو ڕۆژەوە تورکیا بەدەست بە شەریعەتی دەزانێت یاخود بە مافێکی خۆی دەزانێت سوڵتەی بگەڕێتەوە ئەو ناوچانە بەڵام لە دوای هاتنی ئاک پارتی بۆ دەسەڵات لە تورکیا ئەو تموعە زەق کرایەوە بۆی کە وەک خلافەتێک لە شێوازێکی کۆماریدا ئێستا ئیشەکە لە تورکیا وەک ئەوە لە ناوچەکانی دەوروبەری خۆیان ڕوانن ئەوانەی کە ئێستا دەسەڵاتدارن لە تورکیا هاتنی تورکیا بۆ هەرێمی کوردستان پەیوەندی تەنها بە پەکەکەوە نیە بەڵکو پەکەکە مەهانەیەکە عێراق لە دوای 2017 لەگەڵ ئێران و ئەوانە لەگەڵ تورکیا بەیەکەوە ڕێکەوتنێکیان کردێ بۆ ئەوەی سنوورەکان لە ئۆپۆزیسیۆنی یەکتر پاک بکەنەوە ئەوەیە کە ئێستا هەم بۆ عێراقیش قازانجا ئەگەر بێت و تورکیا بێت ئەو ناوچانە لە ئۆپۆزیسیۆن بە معنای سوڵتەی هەرێمی کوردستان زەعیف بکات و بۆ خۆشی پەکەکە بە گوتەی خۆی کە لە ناوی دەبات بۆ ئێرانیش ئەوەیە کە ئەو هێزانەی لەسەر سنوورن جێچەڵ بە ئێرانەکەن بە قسەی خۆیان ئۆپۆزیسیۆنی کوردین ئەوانە لە ناوەبات ئەوەیە هاوپەیمانی نێوان هەر سێ دەوڵەتەکە ئەوە تەنها بڕیاری تورکیا نیە تورکیا باسی ویلایەتی شارەزور ناکات کە لە دواییەکانی دەوڵەتی عوسمانی بوو بە ویلایەت زیاتر باسی ویلایەتی مووسڵەکە ئەوە ئەگەیەنێ کە باکووری عێراق هەمووی بریتی بووە لە ویلایەتی مووسڵ بەشێکی کەمی نەبی ئەوەی تر هەمووی ویلایەتی مووسڵ بۆ ئێستا دەیەوێت جارێکی تر ئەو کەیسە لە نەتەوەیەگرتوەکان و لە ناو کۆمەلگەی نێودەوڵەتی و بە شێوەیەکی سەربازی یەکلایی بکاتەوە بەڵێ بێگومان باکووری عێراق مەبەستی هەموو باکووری عێراق کە هەرێمی کوردستانی عێراقا مەبەستێکی گەورەی تورکیایە کە بیخاتەوە سەر دەوڵەتی کۆماری لە شێوە خلافەتەکەدا یاخود بە پێچەوانەکەی بڵێن ئەوەش بەڕاستی هاوکاری هەنە لە هەرێمی کوردستان هاوکاری تورکیا یەکجار زۆرن یارمەتی دەری زۆرن بۆ ئەو مەبەستە بەداخەوە بە زەرری خۆشیان تەواوی نەک بە زەرری قەزیەی کورد و پەکەکە و خەڵکی کوردستان تەنان لە دەرەنجام بە زەرری خۆشیان تەواوی ئەوانەی کە ئێستا هاوکاری تورکیاکەن تورکیا ئەوەی کە لە لیبیا و لە باکووری سووریا بۆی چۆتە سەر ئەوە بە هاوکاری ئەمریکایە بەڕاستی و بە هۆکاری بێدەنجی وڵاتانی ئەندامی ناتۆیە ئەوانەی کە هاوپەیمانن لەگەڵ تورکیا لەو ڕێکخراوە بەڵام ئەوە ئەمریکا ئەزانێ ئاخۆ لە باکووری عێراق بۆ ئەچێتە سەر یان نا لەبەرەوەی سیادەی عێراق لە بەردەستی ئەمریکادایە و ئەمریکا تەحەکوم بە سیاسەتی عێراق و بە اقتصاد و هەموو سێکتەرەکانی عێراقەوە کە ئەگەر ئەمڕۆ لە بەرامبەر ئەم لەشکرکێشەی تورکیا بۆ سەر سیادەی عێراق بێدەنگ بێت ئەمریکا نیشانەی پرسیارە خاتە سەردەسەڵاتی خۆی لە عێراق لەلایەن عێراقیەکانەوە لایەن شیعە و کورد بەتایبەتی چونکە سونە لە عێراقدا بەڕاستی تا ڕادەیەکی زۆر هاوسۆزی تورکیان بەداخەوە بەڵام مشکلەیەکی تر هەیە لێرانە ئەوەی کە کورد هەتا ئێستا پێی نەگەیشتووە بەڕاستی کورد لە ئاستی حیزبایەتی لۆبی ئەکا لە دەرەوە هەتا ئێستا هیچ دەوڵەتێک هیچ نەتەوەیەک بۆ قەزیەی کورد بە شێوەیەکی گشتی هاوسۆز نەبووە هیچ دەوڵەتێک هاوسۆزی قەزیەی کورد نەبووە لە هەر چوار پارچەی کوردستان زیاتر ئەوان قەزیەکانیان لەسەر ئاستی حیزبایەتی وەرگرتووە ئەوەیە کە بڵێن پەکەکە بۆ حیزب لۆبیەکە پارتی یەکێتی حیزبەکانی تر و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەسەر ئاستی حیزب لۆبیان کردێ لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پشتیوانیکردن لە خۆیان نەک لە قەزیەی کورد ڕاستە قەزیەی کورد وەک بەهانەیەک تەماشاکراوە بەڵام بەداخەوە تا ئێستا کورد لەو چوارچێوە تەسکە دەرنەچووە کە بتوانن بە هەمویان لۆبیەک بۆ پشتیوانیکردن لە قەزیەی کورد لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەن ئەوە یەکێکە لە زوحفەکانی کورد ئەگەر هاتبا و ئەوە هەبوایە بەڵێ بێگومان تورکیاوا بە ئاسانی نەیدەتوانی بۆ لێدان لە پەکەکە یاخود پەکەکە وەک بەهانەیەک تەماشا بکات و بێت هەرێمی کوردستان کە زیاتر لە 29 ساڵە حکومڕانیەکی خودموختاری فیدرالی لە چوارچەوەی عێراقدا بەڕێوە دەبات بێت ئەمە لەبار ببا مشکلەیەکی تری کورد ئەوەیە بەڕاستی تا ئێستا هیچ حیزبێک لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان وەکو کورد هەرچەندە خۆم باوەڕم بە قەزیەی دیموکراسی هەیە بە قەزیەی مافەکانی بنەڕەتی نەتەوەکان هەیە نەک تەنها بە قەزیەی کوردەوە هەبی من ئینسانێکی قەومینیم بەڵام لە هەمان کاتدا بڵێ ئەو زوحفێکی حیزبە کوردیەکانە یاخود نەتەوەی کوردە بەگشتی دوازار ئەوانن کە حیزب دروست دەکەن
تا ئێستا نەیانتواندو حیزبێک دروستکەن لەسەر ئاستی کورد بەگشتی زیاتر بۆ پارچەیەک دروستی کراوە یاخود لەسەر بنەمای فکرێک ئەمە شوعیەتە سۆسیالیستە یاخود سەرمایەدارە لەسەر ئەو بنەمایانە دروستکراوە نەک لەسەر بنەمای نیشتیمانی 2000 ئەگەر بێت و خەڵکی کوردستان لە دەرەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی تر یاخود لە ناوخۆی هەرێمی کوردستان دەتوانن ئەم لەشکرکێشەی تورکیا بوەستێنن بەڕاستی 2000 کۆمەلگەی کوردی بەبێ گەڕانەوە بۆ هیچ حیزبێکی سیاسی کورد دەتوانێت لۆبیەکی زۆر گەورە لەسەر ئاستی دەرەکی و ناوەخۆ بۆ ڕێگریکردن لەم لەشکرکێشانە بکات